دیار ئەوەی کە ئەم ڕۆژانی ڕابردوو بووە لە قەندیل و لەو چیانەی کە ئەکەونە سنووری قەندیلەوە بردومانەکران لەلایەن هێزەکانی تورکیا و هێزەکانی ئێران کە لە یەک کات شابوو تەوقیفەکەی یەک کات بووە ماوە گەێنێ ئەم دوو دەوڵەتە یەکیان کردو یاخود لەسەرەوە کۆکن کە کورد لە ناو ببن بۆیە دەست بە قەندیلی شەبن بەنەمانی قەندیل یاخود بە لە ناوچوونی حرەکەتی پەکەکە هەموو کورد کۆتایی پێدێ یارم حزبانەی ئێستا و ئەو وێنە ناشرینە یاخود بەو شێوەیە کە لەگەڵ داگیرکارەکانمانە ملکەچن ئەوە بۆ ئەوانە سەلمێنە کە تاکە هێزیەکەیە بتوانێت شەڕیان بکە یاخود تاکە هێزیەکەیە هێزی گەلە ئەم هێزە لە ناو گەلەوە دروست بووە یەکی هێزی پەکەکەی ئەو حرەکەتەیە بۆی ئەمان ئەوانیان کردووە بە ئامانج و هێرچی یەک لە دوایەکە کەنە سەری ئەمەش لە بەرامبەردا بێدەنگی و بێ هەڵوێستی کورد و حزبە کوردیەکان و حکوومەتی عێراقیش وای کردووە ئەمان زیاتر پێڕێکێشن و هەموو ئەو ڕێکەوتنانە یاخود ئەو سنوورانەی هەیە بیبەزێنن ئەمە وەکو بیان و بەکارێنن کە ئامان گیان پەکەکەی و هێرشەکەنە سەر هاوڵاتی سیفیلیش بەڵام ئەمە ئەوان گرنگ نییە بەلایەنەوە تۆ سەر بە حرەکەتی پەکەکەی گەرێلای چەکداری حزبێکی دیاری کراوی یان هەرچی تۆ کوردی ئەوان کار بۆ لە ناوبردن و سڕینەوەی کوردەکەن نەک بۆ حزبێک یاخود لایەنێک یان خۆت حرەکەتێک ئەوان کار بۆ لە ناوبردنی کوردەکەن و سڕینەوەی کوردەکەن مەسەلەی داگیرکردنی ئەم وڵاتانە کە ئەمە ئیشی یەکەم جار و دووەم جارە نییە ئیشێکی تازە نەیە بۆ ئەمە چەندین جارە بە مێژوش ئەمان هەر ویستیۆنە ئێمە داگیرکەن و بمانسڕنەوە بە یەکجاری بەڵام لە ڕاستیە لە تاسرین ئێستا دۆخی ناوچەی ڕۆژڵات دۆخێکی سەریع گوزەرێ بۆیە مێزانە یانەوێت بە تایبەتی دەوڵەتی ئێران و تورک ئەوێت شتێک بکات ئەوێت لەم گۆڕانکاریە سەریعانەی کە ڕۆژ ناڕاستە گۆڕێ پشتی دەستی خۆیان بۆ شوێن ناوچە کوردیەکانە و داگیریان بکەن سەبارەت بەم تازەیشە کە هاتوون قەسفی چیای ئاسۆز دەکەن یاخوا کوردەکەن ئەمە شتێکە کە پیلانی نێودەوڵەتیە پیلانێک نییە پیلانێکی هەروە ئاسان بێ پەیوەندی بەو پەیوەندی بەو چوونە سەرکردەکانی بە تایبەتی عادل ئەبلۆمەدیە خۆ دکتۆر بەرهام کە بۆ تورکیایە ئەمەش چەندین ڕێکەوتنی دوای خۆی هێناوە بۆیە لە ڕاستیە ئەمەشە بۆ ئەوان بەجای سڕنەوەی هەموو کووردە سڕنەوەی مێژوویەکمانە سڕنەوەی خاکمان سڕنەوەی نیشتیمانمانە بەڵام ئێمە بۆ ئێمە شتێکی تازە نییە بۆ ئێمە ئامادەکاریمان بۆ هەموو شوێک بۆ مشیانە کردووە چی وەک هێز چی وەک گەل چی وەک کورد چی وەک نیشتیمانێکیش لە ڕاستی ئێمە کێشێک تاکێشەمانەوەی کە لەوەتەی بووینە هەر نەمانتوانێت خۆمان ڕێخێنەوە نەمانتوانێت کارە بکەین کە لە چوارچێوی هێزاک یا پارچکان دێنەوە ناچارە بین بە ناچار بین گەل بە هەڵوێستی یەک بێت یا خۆ بە تایبەتی ئەم حەزبانە کە بتوانن کۆدەنگێکی وا دروستکە لە ناو خەڵکە هیچ نەبێت ئەمە قازانجی ئەم حزبانەشی تێدایە کە بۆ نمونە خاک ئەم وڵاتانەیە داگیرمان بکات بۆیە پێویستەکە گەل پێویستەکە لە هاوڵاتی لە ڕێ پێویستەکە هاوڵاتی تاکە بە تاکەی هاوڵاتی پێویستەکە ئەوە ئێستا جددی ئەوە ئێستا نیشتیمانەی کە لەسەر ئەرکوشانی خۆیەتی بەرپرسانە مامەڵی لەگەڵا بکات چی بە دەربڕین بێ چی بە ناخۆشی بێ یعنی ئەمە ئەرکی ئەخلاقیە لەسەر هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە لەسەر هەموو تاکێک کە لەسەر هەموو تاکی کورد لە هەر کوێی دنیاە بێت اینجا بڕۆنە بۆ دەسەڵات کە ئەوانش ئەرکی ئەخلاقی و بەرپرسیشانیان چونکە ئەوان پێشەمو شتێک ئەوان دەسەڵاتی ئەم ناوچەیەن ئەبینی لە ساڵی 1970 اتفاقیە کرا لە نێوان هەردوو حکوومەتی عراقی و حکوومەتی تورکیا و کاتە کە هەریەکەیان 10 کیلۆمەتر بۆیانێ بڕۆنە ناو خاکیەکان تر بۆ ڕاودونانی نارەکان یەکاتر بەڵام لە دوای ساڵی توانم بڵێم لە دوای ساڵی 90ەوە کە حکوومەتی شەرعی عراقی لە منتیقەکەی خیاب و دەسەڵاتی کوردی دروست بوو زیاتر حکوومەتی خۆماڵی کوردی بە ناوی حکوومەت هەرێمی کوردستانەوە دروست بوو لەم کاتانەدا حکوومەتی تورکیا و هەڵەی قواسەوە لە 10 کیلۆمەترەکە زیاتراتە نێو خاکی کوردستانەوە بە بیانەوەی بنکە و بارگاکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی هەرێمان دیارە لێرە ئەمە شتەکە زۆرە خوازیە بەو پێی با لێرە بچووکی نەکەینەوە تورکیا دەوێت جارێکی دیکە زەنگێکی مەترسیەدات بۆ هەموو جیهان لێ بدا کە بڵێ ئیمپراتۆریەتی عوسمانی تا ئێستا ماوە لە بەرامبەرشدا فارسەکانش بە هەمان شێوە زەنگێکی مەترستا لێدەن کە وەکو خۆچاکە زانانی ئێستا هیلالی شوعی لە کوریا کەرکووکەوە ڕۆیشتۆتە شەنگال لە شەنگالەوە داخلی سووریا بووە لە سووریاوە دەوێت بگەیتە بەرزەرەکانی جولان و بۆی حەسری ئیسرائیل کە کەواتە جەنگەکە جەنگی هەرێمی کوردستان نییە بەڵام بەناوی هەرێمی کوردستانی فرۆشتە جەنگی هەردوو ئیمپراتۆری عوسمانی سەفەویەکانە کە لێرە بە ئێمە فرۆشتەوە دیارە لێرەدا دەبێت سەر کۆمار حەقفیتۆی هەیە هەروە پەرلەمانی عراقەیە دەستوری عراقەیە پاراستنی خاکی عراق و سنوورەکانی عراق لە ئەستۆی حکوومەتی ناوەندا دواتر حکوومەتی هەرێم بەو پێی عالەم سێری حکوومەتی ناوەندەکە ئەگەر تورکیا توانی غەرقی خاکی کوردستان بکات
لەو کاتا حکوومەتی عراقی دەتوانێت بە پێی ناڕزایەتیەک بەیاننامەیە دەرکات و سکاڵە لێ نەتەوەیەک دەکات تۆمارکە دژ بە تورکیا. تۆ دیارە ئێمە خاوەن دوو هێزی سەرەکین کە دوو هێزە سەرەکیەکە معروف هەرێکیان دابەش بوونە بەسەر هەردوو وڵات تورکیا و ئێران. ئەمەژەوە خوازەیەکە پێکەی جوگرافی ئەم دووڵاتە بەرژەوە ئەم دوو حزبە بەرژەوەیان لەگەڵ ئەو دووڵاتە زلێزەیە هەیە. لێرە ژۆک ئاشکرایە لە بدرێژەوی مێژوو تاوەکو ئێستا کوردێک هەڵوێز نەبووە تەنانەت لەسەر سەرچۆپی کێشانی هەڵپەرکێش.